زیندان جێگەی ینی دابڕانی سەرکردەکان نییە لە کۆمەڵگا لەبەر ئەوە بە بۆچوونی من خۆی ئەم جەمعە لە خەڵک دلیلی ئەوەیە کە داخوازیەکی ڕەوا هەیە بە شێوازێکی مەدەنی بۆ چارەسەرکردنی مەسلەیەک و ئەمە کێشەی شەخص نییە. ئێمە سەرکردەکانمان بۆ نمونە کەس دەزانێت گۆڕی شێخ سەعیدی پیران لەکوێیە وانە سەرکردەکانی تر بە هەمان شێوە ئۆجالانی یەکێکە لەوانە بەڵام قەزەکە قەزەی نەتەوەیەکە سەدان ساڵم قەزیە چارەسەر نەکراوە ئێستا کەش دەوڵەتی تورکیا نایەوێت بە شێوازێکی دیموکراسی بە پشبەسن بە یاسای نێودەوڵەتی بە جارنامەی گردردونی مافی میلەتان کە مافی چارێک خۆنووسینی داوە بە میلەتان و ئازادی سیاسی و ئازادی خەباتی مەدەنی ئازادی خەباتی پەرلەمانی داوە بە گەلان گەلی کورد حەقی خۆیەتی لە پەرلەمانی تورکیا لە ناو دەوڵەتی تورکیا لە ناو شارەوانیەکانی تورکیا بە دەنگی ئازادی خۆی ممارەسەی ژیانی مەدەنی و سیاسی خۆی بکە بە برایەتی لەگەڵ نەتەوەکانی تری وەکو تورک و وەکو عەرەب و وەکو فارس و وەکو نەتەوەکانی تری مانتەقەکە تەرکیز کراوەتە سەر سەرکردەکانم بووە لەبەرەوەی شۆڕشی ئێمە شۆڕشێکە بە پلەی یەکەم سەرکردە دەوری زۆری تیا هەیە کە سەرکردەکانیان گرێتە دوای ئەوە جەماوەرەکەش تەفرەت و نابێ و هینە بێ بەڵام ئەم پلانایان ئەم جۆرە بیرکردنەوەی داگیرکەران لە گرتنی ئۆجالانە فەشەریە ناوشکستیەنە ئێستا ئەبینین شۆڕشی کورد لە باکوور بەردەوامەوە کێشەی کورد لە باکووری کوردستان بەردەوامە و ئۆجالانی چەندەها دەیان ساڵە لە زیندانایە.